بەناوی خۆی بەخشندە و مێرەبان سڵاوتان لێ بێ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام ناویم ڕانەمیر خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێر بە ئەوەی خۆشەویست شاد دەبمەوە بۆی تاوتوێی تەوەرێکی تر لەگەڵ هاوڵاتیان بکەین ئەویش تەوەری جوانیە ئاخۆ جوانی مرۆڤ لە چیدایە مرۆڤ بە چی جوان دەبێت ئایا جوانی مرۆڤ بەو هەموو تەجمیلەیە کە ئێستا دەیکەن تەجمیلی لوتە یاخود لێوە یاخۆ ڕوومەتە کە بۆ بە دیاردەیەکی باو ئایا جوانی مرۆڤ لە ڕوخساردایە یاخود لە ناقدایە بزانین مرۆڤ بەچی جوان دەبێت تاوتوێم تەوەرە لەگەڵ هاوڵاتیانی شاری هەولێر دەکەم بزانین جوانیەکان بەچیە و مرۆڤ بەچیەوە جوان دەبێت منەوان بۆ ئێوە دەدوێنم و ئێوەش بینەر و بیسەرمان بن و لەگەڵماندا بن من هیچ لەگە ئەو ڕەئیە نیمە دەستکاری مەسەلەن لێوت بکەیان لوتت بکەی حتما جوانی مرۆڤ لە ئەخلاق و ناخۆێت ناوچکەوە بەسەن ئەستان دانیشتن بیدە قسە شەڵچکەوت و جوانە جوانیان مرۆڤی نە سەر و سیمای دە سەر و سیما خرشێن سەر و سیمای خۆ بگۆڕن ڕوخسار کاتیە ڕوخسار هەڕوا من لەوانەیە 10 ساڵ بێژەوە ئاها نەبوو جوانی مرۆڤ و ئینسان لە چیدایە حتما جوانی مرۆڤ لە ئەخلاق و ناخۆێتی یعنی ڕوخسار ڕاستە تۆزێ گرینگە خاصە لە وڵاتەیە پێویستە ڕوخسارە جوامێ بەڵام زیاتر لە ناخەوە جوانی دەبێتن گرینگترە بۆ مرۆڤ ینی هەم بۆ ئەخلاق هەم بۆ ڕۆژی جوانترە بەڕای تو جوانی ئینسان یان جوانی مرۆڤەکان لە چیدایە لە ناخۆدایە ینی مرۆڤ دەبێت لە ناخۆ جوان بێ خود لە ڕوخسارەوە دەبێت زیاتر گرنگی بە چانی بدا ئەگەر مرۆڤ لە ناخۆ جوان بوو لە دەرەوە جوان دەبێت بەس ئێستا مرۆڤ خۆی جوان کە ینی هەر شتێک کاتیە شتانە لە ئەخلاق و ڕەوشتەوە و لە ڕووی دیکۆریشەوە تەبعا نیسان پاک و خاوێن بێ هەمیشە جلوبەرجی جوان لەبەرکە مەسەلەن ڕێک و پێک بێ واتە سەرەتا ناوەوە ئینجا دەرەوە تۆ ئەوە باسی دەکەی بە تاکید بەڵێ مرۆڤ هەم لە ڕوخسار هەم لە ناو هەم لە دەرەوەی جوانە خۆی جوانە هەم هەر خۆی جوانە مرۆڤ هەم ناوەی هەم دەرەوەی جوانە مرۆڤ هەیە بە ناشرینی بەکاردێنی هەیە جوانترین کەسە بەڵام بە ناشرین بەکاردێنی ناشرینە هەیە شێوەی ناشرینە هەمومان دروستکرای خوانە هەیە شێوەی ناشرینە بەڵام ڕەفتاری جوانە ئاکار جوانە هەڵچکەوتی جوان وای کردێتە جوانترین بەشەر واتە لە لای تۆ ڕەفتار و هەڵچووکەوتەکان وا دەکات ئینسانەکان جوان و ناشرین بن ڕەفتار هەڵچکەوت وا دەکات مرۆڤ جوان بێت بڕای من یعنی هەر ئینسانێکی هەبێت نەب سەر و سیمای دی جوان بێت جوانی هەر مرۆڤێکی بڕەوشتی ئەخلاقی ڕەفتارێ توی لەگەڵ مرۆڤە دیگەلێک جوانتر لیکی سەر و سیمایی یعنی لەسەر و سیمای زۆر گرنگتر ئەوەی ڕەفتارێ بێ هەڵسوکەوتێوی بەێ توزانی ینی جوانیان مرۆڤی نە سەر و سیمای دە سەر و سیما خرشێن سەر و سیمای خۆ بگۆڕن مەسەلەن گەلێکی تەنگ تەجمیلکەن سەر و سیمای خۆ جوان دکەن بەلی هەیە مەسەلەن مرۆڤ سەر و سیمایی نا مەسەلەن نایەتە بەرچافەکی گەلە کەسە بەلی ڕەفتارێتی ڕەوشتی گەلە جوانتر لێ دکێت هەموو ئینسانێک لە هەموو ژیانی خۆش هەر کەسە و خوای گەورە جوانێکی پێبەخشیوە لە ڕووی ڕوخسار ئەوەیان وەکو سروشت وەکو خوای گەورە کە خۆی دایناوە بۆ هەموو ئینسانێک بەڵێ بەڵام وەکو لە ناخەوە لە ناوەوە ئینسان تا تۆڵی نەسەنجێنی ناتوانی ئەو ئینسانە بزانی چۆنە چاکە خراپە و باشە لایەنەکانی دەربخەش بەڵێ بە تاکید جوانی ئینسان لە ناخەوەیە ئەگەر حەقیقەت وەکو حەقیقەت باز بکەی جوانی ئینسان لە ناخەوەیە وڵای جوانی مرۆڤ ئەوەیە درۆنەکەی ئێستا مشکلەکە لێرەیە هەیە ئەبینی هەر کەسێک کە شتێکی لێ کڕیاڵێ بە قورعان بۆ نەمکڕیوە یان ئەو نەی خێرە بە منەوە زۆر شتێکی ناشینە ینی پێ دوایە مرۆڤێک کە درۆنەکە خۆی لەو خۆیدا مرۆڤێکی جوان دەبێت هەر جوانە خۆی مرۆڤ هەم خوا بە جوانی خەڵقی کردووە جوانە بەس خۆی ناشینەکە گەنا تۆ بتەوێت شتێکە کڕی ستا بڕۆ شتێکی زۆر بەسیت بکراڵێ سوێنەکەی لەسەر خواڵێ بۆنە قورعانە ئەو نەم خێر نییە یان مای خۆیەتی ئەو ناخۆشە لە بەرچاوی تۆ مرۆڤان ناشرین دەکات ناشینیەکە ئەوە هەرچەند ئەو مرۆڤەی کە ئاواکە هەرچەند ڕوخساری جوان بێ بەلەی تۆ گرینگە بەوە نییە ئایا ناخی زۆر پیسە ناخی زۆر پیسە واتە بەڕای تۆ ڕوخسار گرنگترەیە خود ناخ ئینسان گرنگی بە کامی بدە ناخۆ بەشەر دیارە بەشەر هەیە بەشەر هەیە دیارە لە دوورەوە تمشایەکەی کوڕێکی زۆر باشە و ڕێک و پێکە و ناخیشی باش نییە باش نییە واتە تا هەڵسوکەوت لەگەڵ ئینسانەکان نەکەی نازانیم کەسێک نازانیم بەخۆی ئیسان عەجوولە زۆر عەجوولە مرۆڤ بە چی جوان دەبێت یا خود جوانی مرۆڤ لە چیدایە جوانی مرۆڤ لە ناخێتی بەڵێ
باشە چۆن ناخەڵ سوکەوت یان ناخلای تۆ چی دەگەێنێت کەوت نایسە زۆر نەفرە بینی زۆر هاوڕێ بینی هەڵسو کەوتی جوانە لەگەرت بەس ناخۆوان نییە لە ناخەوە پیسە ئەی ڕوخسار گرنگتریان خود هەڵسوکەوت و ڕوخسار کاتیە ڕوخسار هەڕوا من لەوانێ 10 ساڵ پێشەوە ئاها نەبوو ڕوخسار شتێکی کاتیە ڕوا جوانی بەس جوانی مرۆڤ لەوەیە لە دڵێتی دڵت باش بێ دڵت سافی لەگە عالەم هەوڕێکمان گوتی جوانی مرۆڤ لەوەیە کە مرۆڤ ڕازگۆ بێ تۆ دەڵی جوانی مرۆڤ لە چیدایە تەمان ڕازگۆیەکە لەگەڵ هەموو شتێکەیە کە تۆ ڕازگۆ بووی جوانی لای خەڵک جوانی دائیمەگە کە تۆ ڕازگۆ بووی لەگە خەڵک جوانەکەش دەگەری ڕێکەوێت ڕاستی جوانی مرۆڤ یەکەم شت لە ئەخلاقدایە ئینسان کە ئەخلاقی هەبوو شێوازی قسەکردنی هەڵسوکەوتی قسەکردی لەگەڵ خەڵکی ئەوە زۆر میمە بەڕای من سوکەوتی ڕۆژانەی کەسەکە لای تۆ گرنگە نەوەک ڕوخساری بزەبەت ڕوخسار ئەوەندە گرنگ نییە لەبەری ئێستا ئەوڕۆ دەبینی گەنج زیاتر ئەوەندەی بەهۆی سۆسیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان هەمووی تمشا فەیسبوک و تمشا مەسەلەن مەسەلسەلات و دراما شتوا دەکاتن هەمووی چاولێکەری وشتوایە تەزمیلە مەسەلەن گرنگی بە ڕوخسار و ئەو میشتەکی میهمە گرنگ بە خۆت بدەیت بە جلو بەرگ و بە ڕوخسار بەڵام مهمترین شت ئەوێت و ئینسان گرنگی زیاتر بە قسەکردن و هەڵسوکەوتی ڕۆژانەی بداتن جە لەگەڵ داک و بابچی خەڵکی سیارە لێخوڕین لە هەر شێوازێک حتا بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکانیش هەموو ئەم شتانە بەڕای تۆ ئینسانەکە جوان دەکا گەر بێت و بە شێوازێکی گونجاو بەکاری بێنێ بالضبط کە ئینسان کە بەکارهێنانی ئەو شتانە بە جوانی تعبیر لەس دەکات تعبیر لە ئەخلاقی ئەو کەسەی دەکاتەوە بەکاری دەێنێتن جوانی ئینسان لای تۆ لە چیدایە لە ئەخلاقدا لە ڕەوشدایە ئەخلاق و ڕەوشت بەڕای تۆ ئینسانەکان جوانەکە 100% ئەدی بەس بە ڕوخسارە بە چاوی جوانە باشە سیفاتێک لە مرۆڤ لای تۆ هەبێ مرۆڤە لای تۆ زۆر جوان دەبێت مرۆڤێک سیفاتێکی تیابێ لای تۆ مرۆڤە بەرز دەبێتەوە ئەوە نیە پێ دەرم ئەخلاق کە گوتت ئەخلاق ینی دوو لە ڕووی جەناب لە ڕووی تەلەڤیزۆنەکەشەوە درۆ ناکە موختان نەکە ڕاست بێ لەگە خۆی لەگەر خوای خۆی ڕاست بێ ئەو هەمووی جوانە خۆش شەردی لا چاو نییە قوربان جوانی مرۆڤ لە ڕەوشتی دەیە لە ئەخلاقی لە هەموو شتەکانی جوانی مرۆڤ بە خۆی لە قسەکردن لە ڕەوشت لە کردار لە هەڵسوکەوت چ هەڵسوکەوتە یان سیفاتێک لە مرۆڤێکدا هەبێت تۆ بە مرۆڤە دەڵی جوان بەخۆی سفەتی مرۆڤ چیە بەخۆی جوانیەکەی لە قسەکردن لە ڕەوشت لە تەسەڕوفات کە کاتی قسە دەکا گفتوگویەکەی کووە دەستبرنکردنی ڕاوەستانی ئەوانە وا دەکات کە ئینسانی جوان بیا خود ناشێت ئەدی ئێستا کە کاتێکە بە شەر قسە لەگەی کەش دەکاتن کابرا ئەم قسە لەگەت دەکەمە تو ها دەکەی ئەو ها دەکەی ئەو جوانی مرۆڤ بکات لەو شتانەدایە جوانی مرۆڤ ئەوە دەیە بە ڕەوشتەوە قسە بکاتن نەک عەلە بابەڵڵا قسە بکە وەڵڵی مرۆڤ زانیوە چی جوان دەبێ مرۆڤ جوانیەکەی لە دەستە خۆیت یعنی شەر دلی خۆیتی بۆ جوانی تێدەگەی شەر جوانی خۆیتی شەر دڵی نەدلە شەر دلەش لەگەڵی دلی شاریکاری دەکات بەڕای تۆ مرۆڤ بە چی جوان دەبێ یا خۆت بە چی ئینسانێک دەڵی جوان چ سیفاتێک لە مرۆڤدا هەبێ تۆ زۆر پێ جوانە وەڵڵاهی ناخپاچی ئینسان کە ناخی جوان وتر هەموو شتێکی جوانە کە ناخی پیسبەتە هەرەبا تەجمیلم بۆ بکە هیچ سوودێکی نییە باشە بەڕای تۆ چۆن یعنی هەڵسوکەوتیان چۆن دەزانیم کەسە ناخی پاکە تۆ چۆن دەزانی کەسێک ناخی پاکە وەڵڵاهی لەم سەردەمایە زۆر کەمە یعنی زۆر بەدەگمە نەبیندرێت بەڵام هەیە ئێستا ئینسانی ناخپاکەیە دۆزینەوەی زەحمەتە بەهۆی خراپەکانەوە چاکانیش دەبیت چوون ئاوە ینی تۆ ئەگەر بێت و ڕەفیقێک کەسێ بکەیتە ڕەفیق خۆت هاوڕێی خۆت سەرەتا حیساب بەوە کە ئەم کەسە ڕوخساری چۆنە یان جلوبەرگی چۆنە یان بۆ هەڵسوکەوت و ڕەفتارەکان هەڵسوکەوت و ڕەفتار خۆترە مشتە دەرەخا جلوبەرێک هیچ نییە جلوبەرێک هەموو ڕۆژەم نەتوانم خۆم بگۆڕم تۆ توانێ هەم ڕۆژە خۆ بگۆڕی بەڵام کاڵسوکەوت و لەگەڵ ڕێزم جوان نەبوو هیچ سوودێکی نییە جلوبەرێک چ بەڕای تۆ چ سیفاتێک لە مرۆڤ هەبێ زۆر جوانە سیفاتێکی جوان ڕازگۆی ڕازگۆی سەروەم شتێکە دەڵێ مسلمانیش نابێت درۆ بکاوە تا هەر کەسێ مسلمان بێ دەبێت دووریش بێ لە درۆ باشە ڕازگۆی جوانترین سفەتە لە ئینسانە ڕوخسار گرنگتریا خود ناخەوەی چ شتێک لای تۆ گرنگە وەڵی بەخۆی ناخ گرنگە بەڕاست ناخی جوان بکە وەڵا دەبی لەگەڵ خەڵکی باش بی ئادی لەگەڵ خەڵکی باش بی دەبی حەسود نەبی ینی ناخی پیس نەبی با مەردەم چاوم جوابی کە وەفام نەبوو بەکەلک چ دێ وەفایەک لە سیفاتە جوانەکان لای تۆ وەفا وەڵی دڵم باشە من دڵم زۆر باشە لەگەڵ خەڵکی زۆر باش بە خۆم ماتی خۆم ناکەم بەس خەڵک دەزانی بەس من قەت عسوودی بە خەڵکی نابم سیفاتێک لە مرۆڤ هەبێ بەڕای تۆ مرۆڤە زۆر جوان دەبێ وەفا زۆر گرنگە لەو مرۆڤی باشە
با باسی ئەوە بکەین بەڕای تۆ ئینسان گرینگە پێویستە گرنگی بە ڕوخساری خۆی بدایان خود بەناوە و لاشەی خۆی وڵی ڕوخساریش گرینگە کۆ ینی دەبی توش زشی جوان لە بەرکەی پرست دابینی جوان بچێ دەرێ بێ دەرێت زشی جوان لە بۆنی لە خۆت دەی مرۆڤ پێویستی بە شتانەیە بەڵام ناخی لەوی گرنگترا ینی لە پێش ئەو شتانەیە بەڵە بینەراوی بیسەرانی خۆشەویست دیارە بەشێک لەو هاوڵاتیانەی کە دوانمان پێیان وایە گرینگە مرۆڤ گرنگی بەناخی بدانەوە ڕوخساری هەر کاتێک ناخەکان جوان بوون ڕاستە و خۆ ڕوخسارەکانیش لەبەر چاوی مرۆڤەکان جوان دەبن دیارە هاوڵاتیان ڕێی جیاوازیان هەیە لەسەر جوانی و پێیان وایە جوانی ئینسان لەوە نییە کە لە ڕوخسار دەردەکەوێت بەڵکو گرینگە مرۆڤ گرنگی بە ڕوخسار و ناوەی خۆی بدا من دوام ناوڕە کورتەیە ڕاستە خۆ دێمەوە لایەوە تاوتوێ زیاتری لەگەڵ هاوڵاتیانی شاری هەولێر دەکەم. بەڵە بینەران و بیسەرانی خۆشەویست خۆشحاڵم دوای نابڕەوە ئێوەی خۆشەویست شادمەوە من هە لە نێو شاری هەولێر و لەگەڵ هاوڵاتیان بەردەوام دەبم خۆ دەپرسم بزانین جوانی مرۆڤ لە چیدایە و مرۆڤ بەچی جوان دەبێ ئەخۆ دیاردەی تەزمیلکردن و جوانکاری کە لە ئێستاکەدا بۆ بە دیاردەیەکی باو لە نێو هەرێمی کوردستان ئەمە ئینسانەکان جوان دەکا یاخود دەبێ مرۆڤ گرنگی بەچی بدا بۆی ببێت بە کەسێکی جوان لە نێو کۆمەڵگا ڕاوسەرنجی هاوڵاتیان بۆیە بەدەگوازمەوە ئێوەش لەگەڵمان بمێننەوە. جوانی مرۆڤ یەکەم شت لە ئەخلاقدایە جوانی مرۆڤ لە ڕەوشتی دەیە ئینسان کە ناخی جوان وتر هەموو شتێکی جوانە کە ناخی پیسوەتە هەرە تەزمیلم بۆ بکە لە ناخەوە جوان بیت لە ڕوود و خسارەوە لە پێش هەموو خەڵک جوان چۆن ناوەوەی خۆمان جوانکەی بەڕای تۆ نەکەوێتەوە سەر ناخ و دەرونی خۆت ئەگەر خۆت لەگەڵ خۆتا سەرەتا یەکەم شتە بێت لەگەڵ خۆتا پاک و لە ناخۆت هەموو شتێک ساف بکەیتەوە ئینجا توانی لەگە دەوروبەرەکەشتا ینی خۆت ڕێک بخەیت و هەم خۆت جوانکەی لەگەڵام بێ یارمەتیدان بێ بە هەر شتێک بێ کە بتوانی ناخ خۆت جوانکەیت بە تاکید ئەگەر ناوە جوان بێت خۆی دەتوانی ناو ناخی ڕۆخمان جوانکەین بە ڕەوشتی ڕەفتارەکانی ئینسانەکان بەعام بەگومان تەسیریشی لەسەر کۆمەلگا دەبێ بۆ باشەکەیت چۆن ئێمە ڕەفتارمان جوان بکەین چۆن هەڵسوکەوتەکانمان جوان بکەین بەڕای تۆ چۆن وا بکەین کە هەڵسوکەوتێکی جوانمان بۆ خەڵک و کۆمەلگا بێ تۆ بەچی دەڵێ هەڵسوکەوتی جوان هەڵسوکەوت جوان مامەڵەکردنە قسەی خۆشە ئامۆژگاریە ئەوانە هەڵسوکەوتە ئەتوو یەکەی ئامۆژگاریەکەش دەکە لە پێش چاوی خەرچی دەیشتێنەوە ئەوە ناکە هەڵسوکەوتی جوانە هەڵسوکەوت جوانەوەی ئامۆژگاریەکەشکەی بینۆ سەرێ ڕاست ئەو شتە خراپە ئەوە باشە ئەو هەم هەڵسوکەوتی جوانەوە هەڵسوکەوت ئەوە نیە بەس ئەستاون دانیشتن بیدێ قسەش هەڵسوکەوتی جوانە یان تا تەواوی کردداری ڕۆژەکانمانەوە هەمووی هەڵسوکەوتن وا دەکات کە تۆ جوان بیا خود ناشرین پێویستە گرنگی بەناخۆی بدا یا خود ڕوخساری بەڕای تۆ بێگومان پێویستە گرنگی بەناخۆیدا دەرەوەش ڕوخساری دەرەوە پاشی ئەو بێت لە دواوە چکە هەموو کاتێک ئەگەر تۆ لە ناخەوە جوان بیت لە ڕوود و خسارەوە لە پێش هەموو خەڵک جوان نەبیت ناخەوە واتە چی دەگرێتەوە چۆن وا بکەین کە ناخمان جوان بێ بەڕای تۆ هەڵسوکەوت وەکو هەڵسوکەوت و وەکو ئەو کارانەی ڕۆژانە ئەنجامی دەدەین من بەرامبەر تۆ بەرامبەر من بەرامبەر خێزانەکەم بەرامبەر دایک و باوکم بەرامبەر دراوسەیکانم بەرامبەر خزمانم چەند هاوڕێی نزیکت هەیە بە دیاریکراوی ئەگەر چەند کەسەیەکە تۆ زۆر ڕەفاقەتیان دەکەیت بەڵێ هاوڕێیەکان زۆرن بەڵام دەتوانین وەکو هاوڕێی نزیک و وەکو هاوڕێی گیانی بەجیانی چەند هاوڕەیەک بن من دەتوانم ئەم کاتێک لەگەڵیان ژمارەکانیان ژمارەکان سێ تا چوار برادەر ئەو چوار کەسە هیچ کاتێکە تۆ سەیری ڕوخساریان کردووە خۆ بزانانی ڕوخساریان جوانن ئەوجە کردوونەتە هاوڕێ خۆدیان یاخود سەیری سیفاتەکان و هەڵسوکەوتیانت کردووە بەڵێ بەتاکیت چاو پێش هەموو شتێکە تۆ کە کەسێک دەبینی لە نزیک لە دوور وەکو کە دەیبینی تەماشا دەکەی تۆ سەیری دەکەی بزانە و کەسە ڕوخساری چۆنە جوانە ناشیرنا ڕێکە ناڕێکە اینجا دوای کە تۆ لەگەڵی دابووی کە لەگەڵی ژیای ئەوجە دەبێت تۆ تەماشا ڕوخساری بکەی سەیری ڕوخساری بکەی کە کەسە ڕوخساری چۆنە جوانی مرۆڤ خۆ گرینگە هەتا بەس نازانم ئێستا گەنجی ئێستا هەموو نازانم پارە لە خۆیانە دەنووەمە نازانم ئەو شتانە خۆ زۆر پێویستیش نییە بەشتەکە بەخۆی ڕێک بێ ئەم پێویست بوو شتانە ناکە
ئامۆژگاری سەرەتایی مکۆیان مەسەلەن ئێستا ئەمە کە دروست کراینە لەگەر دروستکردنی لەگەر ئەوەی کەوا دروست کراینە ئەمە بەرنامجمەکمان هەیە بەرنامجمە دینە دینیش فێر ئەخلاقمان دەکاتن کە ئەمەش فێر ئەخلاق بووین یعنی تۆماتیکیان حەزکەوتمان جوان دەبی قسەتمان جوان دەبیتن دەڵێ بگەڕێرەوە سەر دینەگەر جوان بێت بزەبت لەبەرەوەی دین هەموو شتێک تێدایە دینی ئیسلام هەموو شتێک تێدایە کەسێ بیاوێت جوان بێت تۆ ئامۆژگاریەک لە تۆ وەرگێ یەکەم ئامۆژگاری چی دەبێت بۆ ئەم کەسەیە من هەمیشە پێ دەرم ڕەوشتی جوان ڕەوشتی جوان بەر لە ڕوخسار ڕوخسار هیچ نییە قوربان پیر دەبینەمە قوربان نامینێنەوە پاش 10 ساڵیت کە وەرە تەماشای خۆت کە بزانە تەماشای وێنە و ڕسمەکانی خۆت کە بزانە چۆنی زانە چۆنی چەند فەرقت کردووە ئەدی ئەگە بگێ 50 ساڵی ڕوخسار کاتیە و یەوە نێوە نەگرینجی پێ بدەیت 100 کاتیە دێت و دەڕوا بە خۆی جوانی ناخگرینترە نەک ڕوخسار شتێکی کاتیە لەوانەیە سمێنێ ئەو جوانیت نەمینێت و تێدەگەیانە بە جوانی مرۆڤ لە ناخیدایە نەک لە دوموچاوی چۆن ناخمان جوان بکەین ئەگەر بڵێمە تۆ ئامۆژگاری کەسێک دەبی دڵەکان جوانکەین نەک دموچاوەکان چکە ئێستا ئەو سەردەمەم دموچاویان جوانە خۆ دڵیان جوان نییە هیچیان دەموچاو دڵیان وەشیەک نییە کەس وەشیەک نییە دیاردەی تەزویرکردن یاخود دەستکاریکردنی ڕوخسارۆمان ئەوانە دەبێتە هۆی جوانی ئینسان دەبێتە هۆی بەرزی ئینسان ئینسان شتانە جوانە بێ حتمما هەو کەسانێک کە ئەو تەزمیل وشتانە دەکەن لە ڕوخساری خۆیان وەکو بڵێ ڕازی نین تۆزێ ناڕێکێک لە نووسیانە هەیە ئەوانەوەی لەو ڕێگایەوە خۆیان جوانکەن بەڵام ئەمە نابێتەوە کارێکەوەی ناخی جوان بێت تەنها ڕوخسارێکە و ماوە چ کاتێ دواتر جوانش نامێنێت باشە چیت هەیە بۆ کەسانەیان چیت هەیە بۆ خەڵکانەی کە دەیانەوێت خۆیان جوان بکەن دەڵی سەرەتا چی بکەن خوا سەرەتا موتم لە سەرەتاوتم زیاتر ناخەوە جوانترە گرنگترە لە ڕوخسار سەرەتا ئەگەر بیانێ خۆیان جوانکەن دەبێت ناخۆیان جوانکە اینجا بەدوم چاو ڕوخساردا بچنەوە پێویستە ئینسان لە ئێستاە گرنگی بەچی بدا بۆ جوانی خۆی گرنگی بەچی بدا گرنگی بە ڕەفتارەکانی بدا ڕەفتارەکانی من هیچ لەگە ئەو ڕەئیە نیمە دەستکاری مەسەلەن لێوت بکەیان لوتت بکەی نا من وەکو شخص خۆم پێم جوان لێ نەخێت هیچ کاتشی ئامادەنی بیکەی بە تەئکید ئێستا دەبینی دیاردەیەک هەیە دیاردەی تەزمیرکردن یاخود دەستکاریکردنی ڕوخسار و دەموچاو ئەمانە پێ دوای ئەمانەوە بکە کە ئینسانێکی ناشرین لە بەرچاوە جوان بێ یاخود ئینسان بەمانە جوان دەبێت بەڕای تۆ هەندێک کەس عەزی لێ جوان دەبی هەندێک کەس لەگەڵم دیاردەیە تۆ 150 لەگەڵیمە تزانی نوکیکە مثلا بێژن تەجمیلت کەن شینۆ تەجمیلەکە مرف ئەقلاقی خۆ ڕەوشتی خۆ مثلا پێش بێخێت یان بەرەف ڕەوشەنبیریەکە باشتر بێت گەلە چێترە سەر و سیمایی تەجمیل بە تەجمیل ما ئەکە ڕەوشت لە مرۆڤ باش بیت جوان بیت مثلا پڕێک و پێک بیت گەلەش تەجمیلی باشترە خەڵکی هەولێرێ نیوانە خەڵکی هەولێرێ بەێ ئەجیش ڕاخی زاخواتین درا بەێ هەولێرێ تەنها سیمای هەولێرت لۆ گرنگیان هەڵسوکەوتی خەڵکەکەی لە بۆ گرینگە بەڕایتەوە تزانی سەر و سیمای هەولێرێ نوکە کەساکەنێ پاقژیا هەولێرێ مثلا ئەخلاقی مثلا ئینسان لێرێ gelek girngtir mesela serosimayê binayetî yana evî avayê bilind xelek pêşkevit serosimayê dihê jantilê mesela muameletê gel xelekeke xerîb kê jiyekê xerîb bê jiyekê zerve bêt di gelek ciwantir lêkit hewlê نەسعەتی تو چییە لە بۆ کەسانەی کە دەیانەوێت خۆ جوانکەن و زیاتر گرنگی بە ڕوخسار و دەرەوە دەدەن گرنگی بە ناخ نادەن نصیحتم بۆ هەر ئینسانێکی هەیل سەروی عادری و تایبەت کوردستانê ڕەوشتی خۆ پێش بێخن ئەخلاقی معاملەتەکە جوان گەل هەر خەلکێکم تایبەت ئەو خەلکیش دەرەوەتی تەوێری دێت مثلا معاملەت الگەل خەلکی کرد معاملەت الگەل بینایەتی و شارعی و دویکورینا کرد دگەل خەلکی کرد ئەگە مثلا دێت خەلکی محترمە و احترامێت گرت دیگەلک باشتر بتش دیکوری و مثلا جوانیە باژێڕی خۆی گەورە جوانە و جوانیشی خۆشەوێت تێلەگەی بەڵام ما وا هەوڵ دەین پێش ئەوە کە ڕوخسارمان جوان بکەین دەستکاری ڕوخسارمان بکەین با لە پێشدا خۆمان لە ناخەوە جوان بکەین ئەگەر دوای ڕوخساریشمان جوان بێت هیچ ڕێگر نییە شتێکی زۆر باشە بەڵام مەکووە و تەجمیلکردنەوە و جوانکاریە ئێستا خەڵک پێوەی ئاڵ و دەبووە ئەویان وەکو بوتە عادەتێک یعنی لەناو هەموو خەڵک مرۆڤ خۆی جوانە خوا بە جوانترین شێوە دروستی کردووە تر هەیە چێلیوتی چاکە گوێی چاکە هەیە پرسێنێتەوە باشە با پرس پێوە نەبێتی قابلە هەنی خەڵک حەز لێ ناکە تۆی خۆش ناوێ
بۆ نییە ئەگەڵ سوکەوتەکانە جوان بێ هەزار جار پرست پێوە نەبێ خەرخۆشی هەر خۆشتیوێ دەبینێ ئێستا دیاردەیەکی باوەیە جوانکاریە خود تەزمیل ئەمە پێویستە بۆ کۆمەڵگایەمە خۆی یاخود بەڕای تۆ ئینسان بەو شتانە جوان دەبێت ناوەڵ ئەوە شتێکی ساولێکە دی ئێستا بۆ تعادل بەڕای بۆ کوڕ جوانێ نەوەڵ ئافرەت لانەیە تا حدێ باشتر بێ بۆ ئافرەت ڕێتێچێ بەس بەڕای من لەگەڵیان نیمە بۆ گەنج ناوەڵە جوانیە دەی جوانکاری یاخود تەزمیل ئێستا کە بۆ بە دیاردەیەکی باو تا چەند لەگەڵم دیاردەی و تا چەند پێ دوای ئەمە دیاردەی ئینسانەکان جوان دەکات بەخوای تەنها بەڕئی من کات بە فیرۆدانە پارە سەرفکردنە زیاتر ئەمە هەمومان بە شێوازش جوان دروستکراینە گرنگی بە خۆت بدە لە ڕێی جلوبەرێک مەسەلەن دروست هەسوکەوت ڕۆژانە بەڵام یعنی ئەومە پارە سەرفکردنە تەجمیەک بچی 15 وەرەقە 20 وەرەقە لێ بدە یا مەسەلەنەوە تێری دادنێ بە 30 وەرەقە ئەوە تەنها پارە سەرفکردن کات بە فیرۆدانە هەیە ئێستا بەس بە تەزمیل خۆی ڕاگرتووە باش ئەو تەزمیلەش ئەگەر بۆ نمونە نازانم ئیلێ و ئیسەر ڕوومەت و ئانە سلیکۆنوانە تێدەکەێت دەبە ئەوە نەمینێتی نەکاتەوە سلیکۆنەکەی نستەوە لای دکتۆری چی لێ دێ زۆر لە پێشە ناشرینتر دەبێت زۆرش ناشرینتر دەبێت جوانکاریت کرد یاخود تەزمیل بەڕای تۆ ئینسان بە جوانکاری و تەزمیل جوان دەبێت یان جوانی ئینسان بەم شتانەیە خوای گەورە بەخۆی ئینسانی بە جوانترین شێوە دروست کردووە بە جوانترین شێوە کەواتە دەستکاری چێندەری خۆت دەکەی شەی خۆت دەگۆڕی بەشەر ئەگە جوانبی خوای گەورە بەخۆی بە شەریک و دروستکرد هەر ئەوها جوانە پێویست ناکات دەستکاریەکەی بکەیت تێدەگەیاننا ئەو تەزمیل شتانە هەی نا نەخێر نا بەی شێوەیەک لەگەر دوای ئینسان جوان بکات و ئینسان بەڕێز بکات ناوەڵە پێم وانە من واللهی جوانی خوددا چۆن داینابێ ئەوها جوانە حوزێنێ ئیس دەستکاریەک شتی بکەیت ئێستا دەکەی کەپ و تەزمیلەکەن دەمچات تەزمیلەکەن لێ و تەزمیلەکان دەستکاریشی خوا دەکەن هەموو کەسێک ناوی دەستکاریگە خوا شتێکی جوان دانابێت تەواو یعنی وەکو گولێک بەشەر و خۆی جوانێتە حوزەی دەستکاریە وڵاوڵای نییە یعنی تۆ لەگەڵ دیاردەی تەزمیلکردن و جوانکارینێ پێ دوای ئەم دیاردەیە ئینسان بەڕێز و جوان بکات لای خەڵک وەڵڵای کەسێک بە تەزمیل جوان بێ ئەو کەسە هیچ سیفەتی نییە بەو خوای گەورە چی دانابی ئەو دروستە ئەوم پێ درۆیە عاشاکی ڕوتان دەستە دکتۆری دەفتەرەکی لە کەپوویدا 50 وەرەقەی لە ڕوومەتی دەدا خوای گەورە کوی دروست کردبی هەر ئەوە یەک بە خۆم دوو تەزمیلم کردیا بۆ خودای شەو ڕۆژ خۆرە خەو خۆراکم نییە لە بە پشی تەنجیم تەزمیل درۆیە خوای گەورە کوی دروست کردی هەر ئەوای تەزمیلی لوتم کردووە ئەویش تەزمیلەکە کۆ تەزمیلەکە هیچ نە دکتۆرمان دکتۆرە دوش دەستکاری ئیشی خوای زۆر پەشیمانم لەو شتەی کردیتم هیوادارشم با هیچ خەڵکێک تەزمیلی نەکات چکە خوای گەورە کوی دانای هەر بەوەی جوانی ئێستا کە ئازارت هەیە ینی لە کاتی نووسنەوەە نووسنە کەسی ینی وەچی خۆت لێ نایەتەوە هەر کەسە کەپوی عملیاتکە بابێتە کنم برێ ئەمن خۆشم لە کەپوی خۆم دیتیە کەپوی خۆت تەزمیل کەی قەت وەچی زارایی لێ نایەتەوە سوشک بشتێ چادە بتەوە بێگومان نەخێت ها بێگومان نەخێت بەحەیاتی خۆی چانابتەوە قەسەم بەخوای تەزمیل درۆیە تا تۆ پەشیمانی و هیچ کاتێک لەگەڵ دیاردەی تەزمیلکردن بەخوای کەپوم کردم ئەویش جوانکاریم نەکرد یەک جار بڕێک کەپوم پشیم تەنگ دەبوو جی بوو مشکلەی جی بوو ئەوما بوو ئەویش کو دکتۆرەکە گوتی جوانکاری لۆ دەکەم گوتم جوانکاری لۆ مەکە گوتی شتە چی وات لۆ دەکەم دوو دکتۆرم کرد بەخوای 25 وەرەقەم لە کەپومدا جارەکەم لە ئێران کرد جارەشم لەو لێرە کرد هیچ نابەخوا هیچ قەنەعەتم نییە بەس خوای گەورە کوی دانای ئەو هەیە لۆ هەوا هیواداریشم لۆ هەموو خەڵکەجی خوای گەورە کوی دروست کردی تەزمیل و شتی مەکە بە خودای ڕاستە ڕێنابی نابەخوای دەستکاری ئیشی خوای ڕەب العالەمینی بکەی قەت ڕاستە ڕێنابی باشە بەڕای تۆ ئینسانێک سیفاتێکی هەبێ ئەگەر بچینە سەر سیفات و هەڵسوکەوتەکانی ئینسان هەموو چاولێکەریە ئێستا کابرایە کەپوی تەزمیل دەکە غار دەدا دەرێ ئەوە جوان بووە نارێ لە ژۆرێ بڕک وێران بۆ خەو خۆراکی نەمایە هەر وڵات جوان ئەم جوانێت لێ بکەم ئەگەر شێ خەوەکی خۆش نەکەم بە خودای گەورە خوددا دەزانی ئەوی کردیتی بابێتەکەنە من لەوە دوو عملیات 50 وەرەقەم لە کەپمدایە والله هەموو پارە بەردانە و درۆ دە لە سێ ئەمنە و جوانیم نایە ئەم با لە درەوە مرتاحبم ئاتە ناخ و دڵەوە ئێستاش لای تۆ مهمترە میمترم چ لە کەپی بکەم چ لە ژیانی خۆم بکەم کابرا شێوە تا سمێنی وڵا کەپی گچکە بیتەوە کەپی لە ژۆری کەپس بووە تەزمینیان لۆ کردیا کونی کەپوی هەناسەی نادا نا هیچ هەناسەی نادا بەس بە دەوی هەناسەی دەدا ئەمە و تەزمیلم نوچیە دیاردەیەک هەیە لە نێوە ئێمە دیاردەی تەزمیلکردن یاخود جوانکاری بەڕای تۆم دیاردەیە واکە کە ئینسانێ بەڕێز و جوان بێ بەڕای من نە ئینسان ئەوە بیدات جواب دایتەوە کە ڕاستگۆ بووتر ناخی جوان بۆ هەموو شتێکە بۆ ئینسان کە ئینسانێک ناخی ڕەش بوو لەگەڵ ڕێزم یعنی
درۆزن بوو قۆڵ بڕ بووە تا ئارە بە تەجمیل بکە ڕەنگە لە بەرچاوی کەسێکا کە وەکو خۆی تێڵس و کەوتی جوان بێ بەڵام لە لای من نەخێر حیفە و گەنجە جوانە کە ناخی ئاوا بێ ئا بۆ شێوازەیە دەستە خۆش بێ چای بن بەڕێزن چاوە یعنی مرۆڤ بە جوانترین شێوە دروست کرایە ئەوەی دەستکاری شتی خوای بکە بەڕاستی زۆر گوناعە یەکەمیان دووەمیشیان سەر و سیمایەکی ناشرینی دەبی کاتی یعنی جوان دەبی بەس ئەوهاش نییە ئەتە ئەوەندەی گرنگی بەناوە بدا گرنگی ئەوەندەی گرنگی بە ئەو پارەی لە ناخی با نەدا ینی لە ڕوخساری نەداتن با ئەو پارەی لۆ ماڵومداری خۆی سەرف بکە هەم دڵیشی خۆش دەبی هەم ناخیشی جوان بەڵێ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیامەوەی بینیتان و بیستان ڕاو سەرنجی هاوڵاتیانی شاری هەولێر بوو دەربارەی جوانیە خۆ بزانین تا چەنەوان گرنگی بە جوانی دەدەن و جوانی لە یەوانچی دەگەنی دیارە بەشێکی زۆری هاوڵاتیان پێیان وایە جوانی ئینسان لە ناخەوەیەوە پێویستە مرۆڤەکان ناخی خۆیان جوان بکەن بەر لە ڕوخساریان بێگومان بەشیشیانیش جەختیان لەوە دەکردەوە جوانی ڕوخساریش گرنگە و پێویستە مرۆڤ لەگەڵەوەی کە جوانی ناخی گرنگی پێدا ئاواش جوانی ڕوخساری گرنگی پێدا ئەڵخێم جارای بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن بەو هیوایەی ببێتە جێگای ڕەزامەندیەوەی خۆشەویست و لە دوای بینینی ئەم بەرنمەیە هەڵچیم بە جوانکردنی ناخمان بە جوانکردنی هەڵس و کەوت و ڕەفتارەکانی ڕۆژانەمان ئەڵقێم جارم پێشکەشکردن سوپاس بۆ هاوکارم عەبدوڵڵا قەهار کە لەم بەرنمەیە هاوکارم بوو تاڵخێکی تر بە ئێوەی خۆشەویست شاد دەمەوە بەخۆی گەورەتان دەسپێرم سپاردەی خوا بن.